گشتی ماڵوێران بووە خاوەنقاعەکان هەمی هیلاکاتە لای لە ماوەکانی مردار بۆ تۆ کابرا خاوەن کێڵگە پەلەوەریەکانی گەرمیان هاتوونەتە بەردەم دادگای بەرای کەلار و گربوونەتەوە ئەوان داواکاریان ئەوەیە کە نرخی مریژ ئێستا زۆر هەرزان بووە مریژ بچێتە ناوچەکانی خواروی عێراق قوربانگیان ئەگەر بێت ئێرۆ سوپاس دەکەم ئێوە ئەمڕۆ بۆ هاتوونەتە بەردەم دادگای کاکە ئێمە هاتوین بۆ بەردەم دادگای کەلار لەبەر ئەوە حکومەت جواب ئێمە ناداتەوە ئەبێ سکاڵە لەی دادگا تۆمارکەمە لەبەر ئەوەی مریشکی ئێمە قانونمان وایە لەگەڵەوەیە لە 2 کیلۆ بەخوارە بڕۆ بەڕۆ بەغا ئێستا لە 2 کیلۆ بەخوارچەوە نایەنم بڕوە چی بکە مەجبورە بێم لە سکاڵە لە لای دادگا تۆمارکەمە لەبەرەوە ناڕەزایەتیمان دەربڕیم لەلا بەرامبەر دادگا ئەمڕۆ تا سکاڵە تۆمارەکەن ئەمڕۆی سکاڵە تۆمارەکەی من دوای ئەمینە ئەڕێم لە ژوورەوە بۆ سکاڵە تۆمار سکاڵە لە کێ تۆمارە سکارەکە لە ئیدارەی گەرمیان گشتی بەعام لەوانەی کە ڕێگرن بۆچی ڕێگرن ئێمە بۆ کوێ مریشکە بووین بیکەیم لەکوێوە بیخەیم لەکوێ دیاڵێ لێرا سەرف نابێ برای باوکم ئێمە مریشکی کورد مریشکی لە 2 کیلۆ بخوارەوە نایخوا کاکە لە 2 کیلۆ بەسەرەوە بۆ ناو هەرێمەی تێری من قەینا ناڕە بەڕۆژ دوای ئەوە مریشکیش ئەمڕۆ ساڵی 2400 دینار فرۆشاوە لە کێڵگەکان 2400 دینار پێشتر نرخەکەی چەند بووە پێشتر نرخەکەی چوە تا 3.5 و 4 لە قاعەکە چۆتە تا 4 چووە بەس ئێستا دابەزیوە بۆ 2400 دینار من قسە لەگەڵ خاوەن کێڵگەکان خۆیان ناکەم قوربانگیان تا چەند زەرەرمەند بوونی وەکو خاوەن کێڵگەکان وەڵای خاوەن کێڵگەکان هەمویان زەرەرمەند بوونە لەم کاتەیە ما ڕێگریەکی زۆرمان لێ ئەکرێ نە دەعممانەکەن نە هیچ ڕێگریشمان لێگەن ئێستا ناڵن لە خوار 2 کیلۆ بڕوا بۆ خوار خاوەن قاعەیش ئەگەر خوار نەبێت سەعر هەر بە تەواوی دابەزی ئێستاوەتا لە 3000 هاتە بە 2400 و 2350 کە ئیساش ئامادەنین ڕێگەمان بۆ بکەنەوە تا هەمووی مامر بەتاڵەکە لەو دووی سەیتەرەکەەوە هەموو سەیتەرەکان ڕێگریەکەن گشتی ماڵوێران بووە خاوەنقاعەکان هەمی هیلاکاتە لای لە ماوەکانی مردار بۆ تۆ کابرا 12 سیارەیە باری کرا لەو دووی سەیتەرەکەەوە بەتاڵێکاتەوە ئێوە مریشکە کاتان بەشی داهاتی ناوخۆ زیاترەکە چی لێەکەن مریشکەکان ئیسا لە بەشی ساغ نابێتەوە لە ناوخۆ و هیچ دامێکیش نییە سەربڕخانەیەک شتێک کە بڵێ ئەیخێنە بازارەوە هەمووی مریشکی بەست و تورکی و ئێرانیە تێتە ئەم دێوا و هەموو مارکێتەکان پڕە لە مریشکی تورکی و بەست و کە ناشێڵن بڕوا بۆ خوار ئاوا کەڵەکە ئەکاو پا من ساخۆم مریشکم پێگەیوە و بۆشم سەرف نابێ هیچ هاوکارێک نییە بڕوا بۆ خوار لەم سەیتەرێکە لەو مەفرەزە و هەموو شتێ دەرەکەن دەسەگرن بەسەر مریشکەکەدا باشەوە چەند کێڵگە لە گەرمیانە ساڵ مریشتان لۆت ناو کێڵگەکان نزیکی لە بەس سنووری گەرمیان دەوری 120 کێڵگەی پەلەوەری ڕسمی هەیە کە ئەم 120 کێڵگا هەمووی زیانی بەرکەوت هەمووی زیانی بەرکەوتووە ئیتر من سەمنە ئامادەم دووبارە تێکێنەوە کاکە ڕێ خوار نەبێ مریشکە کەڵەکەکە بۆم سەرف نابێ کە تێشی نەکەیتەوە هەم ئەزمەی مامر دروستە بێتەوە کەڵەن سەرگران بوو خاوەنقاعە ناتوانێت ئەم هەموو زەرەرە هەڵگرێ و علەفە گرانە ساڵی داهاتوو مریش ناکەنەوە ناتوانین ئێمە ناتوانین تەحمل علەف گرانە دەرمان گرانە هیچ کاتێک کە مریشکیشدا ئەبەزێ تێ بۆ دەوری 2000 و خواری 2000 هیچ دامێکمان ناکەن کە بڵێن ڕێدان بۆ بکەین و ئەینەرین بۆ خوارەوە هێناکەن کە بەرزی شەبێتەوە هەموو دەستگاکانەکەونە ڕێگری و ئەمانە لێمان ئەوەی بینن گربوونەوەی بەشێک لەو خاوەن کێڵگانەیە لە سنووری گەرمیان ئەوان ئەمڕۆ هاتوونەتە بەردەم دادگای بەرایی کەلار سکاڵات تۆمارەکەن بۆ ئەوەی کە ڕێگەیان بۆ بکرێتەوە مریشکەکانیان بچێتە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق.